یەکێکی دیکە لەو گەڕەکانی شاری سلێمانی کە گرفتی کەم ئاویان هەیە گەڕەکی قرگە و بەتایبەت خانۆکانی کۆمپانیای نەوزادە کە 9 ڕۆژە ئاویان بۆ نەکراوەتەوە. بەو هۆیەوە ناچار بوو نوێنەرانیان گرتبوونەوەیەکی ناڕەزایەتی لە بەردەم بنکەی ئاوی گەڕەکەکەیان ئەنجام بدەن. زیادەڕۆیی بەشێک لە ماڵەکان بۆ سەر پرۆژەی ئاوی گەڕەکەکە بوونی ژمارەیەکی زۆری خێزان لەو گەڕەکە کە لە 3000 خێزان نزیک دەبێتەوە، نەبوونی پلانێکی تۆکمە و ویستێکی جدی لە هۆکارە سەرەکیەکانی گرفتی ئاون لەم گەڕەکەی شاری سلێمانی. بۆ ماوەی تقریبا 9 ڕۆژە لەم گەڕەکە ئاو نەیە، لە زۆربەی زۆری گەڕەکانی سلێمانی ئاو نییە. ئەنی بێئاوی هەراسانی کردوون و لەم کەم درامەتیە خەڵک بە هیلاک چووە. ئیتە نازانم ئەگەر حەلێکمان بۆ نەکەن وەزع ئاوە باش نابێت. تقریبا 9 ڕۆژ 6 ڕۆژ 9 ڕۆژ ئاو نییە. وەکو ئەم ساڵ نەبووە لە چاو ئەو هەموو ئاوە کەم ساڵی بارانباریەوە، بەڵام بە حساب وایە ئێمە هەموو ڕۆژە ئاو ماوەیە، بەڵام ساڵ هەر ئاو نییە. تا ماوەیەکی زۆریش ئەم ئاوە باش بوو، بەڵام تقریبا ئەوە چێتە مانگی 2 مانگ ئاوەکەمان بە کەڵک نایە. زیاد لەوەش کە ئاو کەمیە بۆ ئێرە، خەڵکەکەش هەڵساوە بە ڕاکێشانی ئاو بە شێوەیەکی تەجاوز، یعنی ماڵی وا هەیە 2 ئاو 3 ئاوی ڕاکێشاوە. من داواکارم لە بەرپرسان بە تایبەتی بەڕێوەبەرایەتی گشتی ئاوی سلێمانی لەگەڵ شارەوانیەکان هەڵمەتێ دروستکەن بۆ ڕاستکردنەوەی ئەم ئیشە، هەم بۆ سەرەی ئاوەکە تۆزە نزیکی کەنەوە، هەم ئەو تەجاوزانەش لابن. وتەبێژی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی بە پەیامی ڕاگەیاند گرفتی ئەو گەڕەکە و تەواوی گەڕەکانی دیکەش تا مانگی 8 چارەسەر دەبێت. هۆکاری کێشەکەش کۆنی و خراپی ماتۆر و تۆرباینەکانە و بڕیارە بە زووترین کات بگۆڕدرێن. هەموو هەوڵێکی ئێمە ئەوەیە کە وەکو بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی کە ئاوی خاوێن لەو هیچ نەبێ بۆیان بکەنەوە بە 3 ڕۆژەکەی کە پێشتر وەریان گرتووە لە بەڕێوەی وەرزی هاوینە هاوڵاتیان پێویستیان بە ئاوە، هیچ بۆیان بکەنەوەەوە. ئینشاڵڵا لە ماوەیەکی نزیکە هەموو هەوڵەکانی خۆمانین لە ماوەیەکی نزیکا و کێچ چارەسەر بێت و پێدانی ئەویان مانگی ئاب چارەسەر بێت. ئینشاڵڵا هەموو هەوڵێکمانەوە نەگەینە مانگی ئاب ئەو کێشێ بە تاوەتی چارەسەر بکرێت. بۆ چارەسەرکردنی گرفتی یەکجاری بێ ئاوی لە شاری سلێمانی پێویستە پرۆژەی بۆلی 3 دوکان سلێمانی جێبەجێ بکرێت کە ماوەی 1 ساڵە چۆتە بواری جێبەجێکردنەوە و تا ئێستاش کۆمپانیای جێبەجێکار تەنیا سەرقاڵی چارەسەرکردنی گرفتە ئیداریەکانە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.